بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەخوازم ژیانتان پڕ لە کامەرانی و ئاسوودەی و فەڕ و بەرەکەت بێت لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە پشتیوانی خوای گەورە لە خزمەتتانە بین درود و سڵاوی خوا ئەخوازین بۆ گیانی پاکی ڕێبەر و ڕێنیشاندەر و نوری چاو و ئاراستەکەر و پێشەنگ و قودوەی ڕاستەقینە و دنیا و قیامەتمان پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و ڕێز و سڵاو و خۆشەویستیشم بۆ ئێوەی عزیز و خۆشەویست لە هەر کوێیەگەن. ئەمڕۆ لە تەوەری بەرنامەکەماندا باز لە پێویستی پێشەوایەتی پێغەمبەری پێشەوامان دەکەین صلی الله علیه وسلم بۆ کۆمەڵگە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. بێگومان پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترین و چاکترین و دڵسۆزترین ڕێبەر و پێشەنگ و قودوەیە بۆ ئێوە هەم لە کاروباری ژیان و کایەکانی ژیانتان هەم بەرەو خواچوون و بەرەو ڕەزامەندی و بەرەو خۆشنودی و ئاسوودەی قیامەت بردنتان. درود و سڵاو بۆ پێغەمبەرە دڵسۆزەی کە باشترین پێشەنگە و ئێمە بە پێشەنگایەتی و بە ڕێنیشاندەرێتی ئەو ڕازین و فەخریشی پێوەکەین لەم سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەدا پێغەمبەر بکەینە چاوساغ و دڵسۆزی خۆمان. پێغەمبەرێک صلی الله علیه وسلم لە شەوە زەنگی نەفامی و پڕ لە دڕک و داڵ و چەرمەسەری و نەزانی و دواکەوتوی مرۆڤەکاندا وەکو مەولەوی بە دەستەواژە هەورامیەکەی خۆی چۆڵە چرایەکی بۆ ڕزگاری و ڕێڕۆشنکردنەوەی مرۆڤەکان هەڵکرد و وتی وەرن پەروانەی دەوری شەمع بن، وەرن لە دەوری نوری من کۆ ببنەوە تا نوری تەجەلای خوا سەر لەبەری ژیانتان بڕازێنێتەوە و سەرنجامیش بگەن بە خۆشبەختی و ئاسوودەیی و ڕەزامەندی و بەهەشتی خوا. بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەو پرسە گرنگەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی پێشەنگی ئێمە بێ، بۆچی بیکەینە پێشەوا و ئاراستەکەری ئێمە و ئەو بنەما و بوارانە کامانن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تیایاندا دەبێتە پێشەوا و پێشەنگ و ڕێنیشاندەر و قودوە و ئوسوەی حەسەنەی ئێمە. بەڕێز دکتۆر مەحموود عەبدوڵڵا مامۆستای زانکۆ قسە لەسەر ئەم پرس و ئەم تەوەریە دەکات. دکتۆر گیان بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. دکتۆر دەپرسم ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چ بوارێکدا پێشەنگ و پێشەوای ئێمە یان بۆ نمونەکە باز لە پێشەنگایەتی و پێشەوایەتی و ڕێنیشاندەرێتی پێغەمبەری خواکەین مەبەستمان چییە و ئەمە چی یاگەیەنێ؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان و درود و سەلام لەسەر گیانی ئەو پێشەوا و ئەو پێشەنگە پایەبەرزەمان بێت محەممەد صلی الله علیه وسلم و لەسەر گیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی بێ بەگشتیە تا ڕۆژی دوایی و داواکارم لە خوای گەورە کە یارمەتی دەرمان بێ بۆ ئەوی بتوانین لە ئاستیەوەیە بین باس لە گەورەی و پێشەنگێتی و پێشەوایەتی ئەو کەسایەتیە نمونەیە خەمخۆرە کە وێنێ و بێوێنە دابین. لە ڕاستیا وێنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مرۆڤایەتیدا دووبارە نابێتەوە نییە. ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە ئایا پێشەوایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چیدا ببینینەوە یاخود چۆن ئەو بکەین بە پێشەوایەتی بگین بە پێشەوای خۆمان، دەڵێن دائیمەن کەسەکان کە لای خەڵک پێشەنگن ئەو کەسانی کە وەکو پێشەنگ دیاریەکرێن کەسانێکن کە لای بەهۆی صیفەتێکی باشەوە یاخۆی بەهۆی چەند صیفەتێکی باشە بوون بە پێشەنگ لە مرۆڤایەتی یا و لە مێژووا باسەکرێن. زۆر جار ناوی سەرکردەکان یان ناوی کەسە زانستیەکان یان ناوی کەسە کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەکانە هێنرێ، بەڵام ئەگەر ئەمانە کۆمەڵانێک کەس پشتگیریانەکەن و پشتیوانیانەکەن، بەڵام ئەو کەسەی کە ئەو ذاتەی کە پێغەمبەری خوای کردووە بە پێشەنگ و پێشەوای مرۆڤایەتی پەروەردگاری جیهانیانە، خوای گەورە خۆیەتی کە دروستکەری بوونەوەرە. فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. يعني بچی دەست پێکا بە لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله، واتە بەلام و قەد دەست پێکا کەلام لە زمانی عەرەبیدا ئەو لامە پێوترێ لامی وەڵامی قەسەم، یعنی سوێن دەخوا خوای گەورە لەسەرەوەی کە کێ پێشەنگی حەسەنە، کێ ئەو کەسەیە کە شایستەی ئەوەیە بێ بە پێشەنگی ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. جارێکی تر قەدی ژێنێ کە قەدیش لە زمانی عەرەبیدا بە هەمان شێوە کاتێکە چێتە سەر فعلی ماضی بۆ چەسپاندنی قسەکەیە، کەواتە خوای گەورە کاتێک کە پێشەنگێتی پێغەمبەری خوامان پێ دەڵێ بە دوو ئەدات تەکید دەکاتەوە، سوێندی لەسەرە خوا پاشان ئەداتێکی تەوکیدی تری ژێنێ یاخود ئەداتێکی جەختکردنەوەی ترێنە لەسەوەی کە هەر ئەو پێشەنگی ڕاستەقینەیە. لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنەة.
جار لە چ بوارێک و خود بڵین ئایا کە ئێمە ئەڵین پێشەنگە ئێمە وتمان باسیەکەین زۆر جار لای خەڵک لای باوکان لای گەورەکان کەسانی پێشەنگن بەڵام ئایا پێشەنگێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک جانیبە یا سەرجەم بوارەکانە ئەڵین ئەگە هەر لە مناڵیەوە سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم هەر لە ساوایی و گەورەبوونی و تا ئەبێتە کەسێکی گەنج و هەتا ئەبێتە کەسێکی لاو و دواتر ئەبێ بە هاوسەر و ئەبێ بە کەسایەتێک لە کۆمەلگای وەکو مامەڵەکردن لەگەڵ کەسانی چواردەورا و خزمەتکردنی کۆمەلگاکەی خۆی هەر پێشەنگ بۆ پێش پێغەمبەرایەتیشی هەر پێشەنگ بۆ لە کۆمەلگەکەیدا بەڵام دیارە گەورەی و پێشەنگێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو کاتەوە زیاتر دەست پێکا کە ڕەسوولی خوایە چونکە پێش ئەو پێشەنگ بووە بۆ ئەو کۆمەڵی لە چواردەوری بوون یاخود بۆ ئەو کەسانەی کە لە دەوروبەری بوون بەڵام دواتر ئەبێ بە پێشەنگ بۆ هەموو مرۆڤایەتی ئەبێ بە ڕەحمەت و سۆز بۆ هەموو سەرزەوی بەبێ جیاوازی لە نێوان مرۆڤەکاندا ئەمە دیارە باسکردن لە پێشەنگێتی و یعنی ئەگەر وەکو عەرزم کردی ئەگەر سەیری پێشەنگێتیەکەی لە هەر بوارێکە ئەبینی کە ئەنەماوا دەریخی کە هیچ کەسێکی تر لە پێشەوە نییە ئەگەر وەکو باوکێک سەیریەکەی ئەبینی وا هەستەکەی باوکێکی نمونەیە ئیشی تری نەبوو و کاری تری نەبوو تەنها باوکایەتی نەبێ ئەگەر وەکو قائید و سەرکردەیەک سەیریەکەی ئەبینی کە ئەم کەسایەتیە بە شێوازێک بووە کە ئەنەما سەرۆک و سەرکردەیەکی تر نییە یاخود کارێکی تری نیە تەنها سەرکردایەتی نەبێ وەکو هاوسەرێک سەیرەکەی لە ماڵە وەکو خزمەتکردنی کۆمەلگا سەیریەکەی وەکو چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا سەیریەکەی لە هەموو ئەم بوارانەدا ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بوارێک هەر جوزئێک لە ژیانی وەرەگری هەمووی بۆ خۆی پێشەنگێتی و هەمووی بۆ خۆی نمونێ و دەیان و سەدان نمونە لە پێشەنگێتی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم ئەتوانی بێنیتەوە و هیوادارم ئێمەش بتوانین ئەو تیشکە بخەینە سەر ڕوانگەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر باشە دکتۆر تەوەرەکانی پێشەوایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کامانە بوون و چی بوون وەکو عەرزم کردی پێش هەموو شتێک ئەگەر سەیری منداڵی پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه و سلم ئەبینی منداڵێک بووە لە بیئەیەکی زۆر ناڕەحەتا گەورە بووە ئەم بیئە ناڕەحەتانەش عادەتەن ئینسانەکان پێگەێنن مناڵێکی بێ ئیش نەبووە هەر لە مناڵیەوە کار و کردەوەی گرنگی لەسەرشان بووە یعنی لە تەمەنێکی زۆر مناڵیە لە پێش لەدایک بوونی باوکی وەفاتەکە لە تەمەنێکی زۆر مناڵیە دایکی نامێنێت دواتر سەرپەرشتیارەکەی باپیرەی بە هەمان شێوە وەفاتەکە ئەبوو تالیبی مامی پشتیوان و پشتێتی تا ئەوەی لە سەردەمێکی زۆر کە تۆزە پێگا بێ سەردەمی گەنجی لەو سەردەمەدا دەزەکا بە کارکردن و ئیشی پێویست بۆ خزمەتکردن بۆ ئەوەی کە هاوکاری کەسانی چواردەوری بکە دواتر کە بێتە گەنجێک وەکو گەنجێک لە کۆمەلگادا ڕۆڵی تایبەتی خۆی هەبووە هەر لە سەردەمی لاوێتیدا ڕۆڵی بووە لەوەی کە کاری قێزەونی پێناشرین بووە زوڵم و ستەمی پێ ناخۆش بە پێشەوەی پێغەمبەر بێ ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی نمونەیەک دێنێتەوە فەرمووی ئەگەر لە ڕۆژگاری موسڵمانەتیشمان لە سەردەمی ئیسلامیشدا ئەگەر کارێکی وەکو ئەو سەردەمەی کە ئێمە کۆمەڵێک کۆبووینەوانێ وەکو ڕێکخراوێک دروستمان کرد بۆ پشتیوانیکردنی کە سیستەم لێکرا و بۆ سەرخستنی سیستەم لێکرا و بەسەر زاڵمە دووبارە بەشداریەکەمەوە لە مەکەدا لە شاری مەکەدا کۆمەڵێک لە گەنجان کۆمەڵێک لە لاوان بڕیاریاندا بوو هەر کەسێک ستەم لە کەسێکی غەریبە بکە لە کەسێک کە نەبوو پشتیوانی نەبێ ئەوان پشتیوانی بکەن ینی پێشەوەی پێغەمبەریش بێ ئەم کەسایەتێکی هەڵکەوتوو بووە خوای گەورە بۆیە هەڵی بژاردووە و تایبەتمەندی خۆی هەبوو ئەو کارانی کە گەنجی ئەو کاتە حەزی لێ بووە و کردوێتی ئەو لێیان دوور بووە ئەوەی کە ئارەزوی ئینسان پاڵی پێوە ئەنێ ئەوەی کە هاوبەش بۆ خوا بڕیاردان ئەوەی کە مەسەلەن بچیتە یانەی گۆرانی و یا هەر ئەو شتانی کە گەنج عادەتەن حەزیلێتی ئەو لەوانەش دوور بووە هەر فیتڕەتێکی پاک و سروشتێکی پاکیە بوو دواتر کە ئەبێ بە پێغەمبەر ئەبێ بزانین کێ باسی ئەم پێشەنگێتیمان بۆ بکە ئەو کەسانی لە چواردەورن عادەتەن خێزانەکانی چی لەبارەوە ئەڵێن کاتێک کە وەحی بۆ دێ خەدیجەی خێزانی ڕزای خوای لەسەر بێ ئەو پشتیوانە گەورەی دیارە پێشەوە باسیەوە بکەین لە گەنجێتیە ئەوەندە کەسێکی دەستپاک و دەمپاک و داوێن پاک بووە کە خەڵک شانازیان پێوە کردو بۆی بیناسن خەدیجە کاتێک ئەم بەسەر هاتە ئەبیستێک ئافرەتێکی دەوڵەمەند ئەبیستێک گەنجێکی وا هەیە بڕیارەدا بۆ بازرگانی سوودی لێ ببینێ کە ئینێرە بۆ بازرگانی دوایە بینێ خێر و بێرێکی زۆر دێنێتەوە کەسێکی دەستپاک لە کار و پیشەکەیە خۆی داوای لێکە هاوسەرگیری لەگەڵا بکە ینی لە کاتێکە ئافرەتێکی و خەدیجە ئافرەتێکی خانەدان بەناوبانگ دەوڵەمەند داوا لە گەنجێکی نەبوو یاخود کەسێک کە هیچ پشت و پشتیوانێکی نییە دەکا هاوسەرگیری لەگەڵاکە دوایی ئەم هاوسەرە چۆن وەسفی پێغەمبەری خوا دەکا صلی الله علیه و سلم کاتێک کە وحی بۆ دێڵێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو ڕووداوە دێتەوانێ
ترساوە جۆرێک لە ترس دایگرتووە عایشە عەفوەن خەدیجە ڕزای خوای لێ بێ دەفەرمێ وەڵاهی تۆ خوای گەورە سەرشۆڕ ناکات چونکە تۆ کەسێکی پشتیوانی مەزلوم بووی تۆ کەسێکی هاوکاری خزمان و یاخود سیلەی ڕەحمە بەجێگەیاندووە تۆ میوان ڕێز لێگرتووە بۆی کەسێک ئەم سیفەتە جوانانەی هەبێ قەت ناگونجێ و ناکرێت کە خوای گەورە نیەتی خراپی پێ هەبێ هەر ئاوا بیریان لە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتەوە ئەگەر بین سەیری دواتر بکەین دوای ئەوەی کە ینی لە کۆمەلگا چی کرد ینی لە ماوە ئەگەر بیرکەینەوە وەکو سیاسی و وەکو قائیدێک بیری لێ بکەینەوە ئەم کەسایەتیە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتیدا توانی کۆمەڵگەیەک دروست کە هیچ سەرکردە و هیچ سەرۆکێک ناتوانێت لەو ماوە قیاسیەکەمەدا لە کۆمەڵگەیەکی ئەوەندە دواکەوتودا کە لە هەموو بوارەکانی ژیاندا لە دواوە بوون لە زۆربەی بوارەکە جگەل لە بواری ئەدەبیات و قسە و خوتبە و ئەوانەدا لە سەرجەمکایەکانی ژیانە لە ڕووی ئەخلاقیەوە سەیرەکەی لە ڕوانگەی مافەکانی مرۆڤ سەیرەکەی لە ڕوانگەی تعاملکردن لەگەڵ بی ئەو ژینگە سەیرەکەی کەسانێکی سەرکەوتوو نەبوون ئەو کۆمەڵگەیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماوەیەکی قیاسی کە ماتوانی ئەو کۆمەڵگەیە بگۆڕێ سەرکردەیەکی لێ دروست بێکە هەموو مسلمانان بە درێژایی مێژوو و شانازی پێوە بکەن و لەکەیەک لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم نابینیت و نادۆزیتەوانێ ئەگەر بێت و کارێکیشی کردی بێ خوای گەورە بەدڵی نەبوو بێ لەبەر لە نیەتی مەسلحەت و بەرژەوەندی شخصی خۆی نەبووە لای وا بۆ ئەم کاریان گەورەتر و خێرترە یعنی ئەو تابین لە قورئانە خوای گەورە باسیەکە فەرمێ عەبەسە وەتەوەللا وەکو لۆمەیەکێکە سەرزەنشتێکێکە لەسەر ئەوەی کە ڕووی لە کەسێکی بێکەس وەرگێڕاوە لە بەرامبەر و ویستوێتی کۆمەڵێکی گەورە پیاوان هیدایەت با چونکە ئەوەی زانیوە خزمەتکردنی ئەمانە و هیدایەتدانیان بۆ ئیسلام کارێکی گەورەترە بەڵام خوای گەورە ئەمەشی بۆ ڕاست دەکاتەوە کەواتە بەم شێوازە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر سەیری بکەین لە سلەی ڕەحما چۆن بووە لە وەکو خەزوورێک چۆن بووە ئەی وەکو زاوایەک چۆن بووە وەکو باوکێک چۆن بووە وەکو منداڵێک بۆ کاتێک کە گەورە بووە چۆن بووە لەگەڵ ئەو کەسانەیە کە ڕۆڵیان هەبووە لە پەروەردەکردن یا لەگەڵ دایانەکە لەگەڵ دایکیا چۆن بووە چۆن باسی دایکێکە یعنی چۆن حەزی کردووە بپارێتەوە بۆ ئەوەی کە دایکی ڕزگاری بێ و مستحقی بەهەشت بێ بەڵام خوای گەورە ڕێگەی نەداوە کەواتە هەموو ژیانی ئەوکو باسم کرد قودوەیە هەموو ژیانی پێشەنگیە بەڵام ئێمە تا چەند دەستمان لێ وەرگرتووە تا چەند سوودمان لێبینیوە ئەوان گرنگە کە باسی بکەین کاتە دکتۆرە توانین بڵێن سەرلەبەری کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یان بەجۆرە لە جۆرەکان خوای گەورە بەردەوام دەستی هەبووە ویستی هەبووە لەوەی کەوە کەسایەتی و پێشەنگایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنیاد بنێ قسەیەکی زۆر تەواوە بەڵێ بەڵام ئەوەندە هەیە دیارە خۆی فیترەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو چۆن ئەڵێی خوای گەورە لەناو خەڵقا ئەم کەسەی هەڵبژاردووە چونکە لە هەمویان شایستەتر و کەئەنەما بڵێن پێشەنگتر بووە بۆ ئەم کارە لە پێشتر بووە دکتۆر قسەیەکێ دەڵێ هەموو مرۆڤێک کوڕی سەردەمەکەی خۆیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەردەمی خۆیە بۆتە پێشەنگێکی باش و دڵسۆز بۆ خەڵک کۆمەڵێک کێشەوگیر و گرفت لەو سەردەما هەبوون لە مەسەلەی تێڕوانینی خەڵک بۆ خوا بۆ خەڵق بۆ مرۆڤ یان بۆ منە بەجۆر لە جۆرەکان داپۆشینی کۆمەڵگە بە ستەم و نادادیەکان ئەوەی کە جەناب داماژت پێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چارەی بۆ دۆزینەوە چارەی کردوون ئێمە لەم سەردەمەدا بۆ نمونە ئایا پێویستمان بە پێشەنگایەتی پێغەمبەر بێت صلی الله علیه و سلم کە 1400 و ئەوەندە ساڵ بەسەر پێغەمبەرایەتیکە تێپەڕ بووە و ئایا پێشەنگایەتی ئەوە توانێت ئەم کێشەوگیر و گفتانەی ئەمڕۆمان بۆ چارەسەر بکە بەڵێ وەڵی جا ئەگەر ئینسان بە چاوێکی ڕۆشنانە بڕوانێ بۆ کۆمەڵگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و سەیری کۆمەڵگەکانی تریش بکە یاخود ئەم کۆمەڵگەی لەم سەردەمە شاژی ئەبینێ هەمان ئەو کارانەی کە قێزەون بوون هەمان ئەو کێشە و مشکلانی کە کۆمەڵگەکان پێوان ناڵاندووە بە شێوازێکی تازەتر و بە شێوازێکی مۆدرنانەتر جارێکی تر دووبارە ئەبێتەوە جارێکی تر ئەم شتانە دووبارە بنەوە ئەگەر سەیری کۆمەڵگەی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم لە سەردەمی ئەودا کاتێکە هاو خەڵک ئەو تاوانانەی کە ئەیان کرد ئەو هەڵانەی کە هەیان کرد چی بوو یەکێک لەوانە سیر نەکردنی ئافرەت وەکو کەسایەتیەکە وەکو کەسێکی ئاسایی کە نەما ئافرەت کاڵایە کە نەما ئافرەت کەسێکی طبیعی و ئاسایی نییە وەکو مرۆڤێک مامەڵی لەگەڵا بکرێت دروستکردنی جیاوازی چینایەتی لە کۆمەڵگەدا شتێک هەبێ بە ناوی سەید و گەورە و شتێک هەبێ بە ناوی کۆیلە مافی ئەوەی نەبوو لەبەردەم گەورەکەی قسەش بکە یعنی ئەمە ئەو دواتر باسی خراپەکاری فەسادی ئەخلاقی بکەین گەندەڵی و خراپەکاری ئەخلاقی بکەین زینا لەو سەردەمەدا باو بووە سوخۆری
کە ستەمێکە و یاخود بڵین کەسانی سەرمایه‌دارێکن بە هەمان شێوە باو بووە کەواتە هەموو ئەو دەردانەی کە لە کۆمەڵگەی پێغەمبەری خوادا بۆ صلی الله علیه وسلم بریتی بوو لەم شتانە دەی سەیری کۆمەڵگەی خۆمان بکەین بە شێوازێکی مۆدرنتر یاخود لەم سەردەمی کە ئەڵێی دوای 1400 ساڵ سەیری بکە ئەم کۆمەڵگایی کە کۆمەڵگەی تەکنەلۆژیایە بە حساب یاخود پێشکەوتنە دەبینین بە شێوازی تازەتر و بە شێوازی مۆدرنانەتر ئەم تاوانانە و ئەم کارانە دووبارە بوونەتەوە زینا بە ناوی جوانکردنەوە بە ناوێکی جوانکاریەوە جارێکی تر لە کۆمەڵگەکانە سەری هەڵداوەتەوە بە ناوی ئازادی تاکە کەسی بە ناوی ئەوەی کە هەموو کەس مافی خۆی هەیە چۆن بڵین ئەو ممارەسەی ئەو شتانەکە کە خۆی حەزیلێتی سو خۆری هەر بە هەمانشەوە ستەمی چینەکان دروست بۆتەوە یعنی خۆ ڕاستە شتێک نییە ناوی کۆیلە بێ بەڵام کۆمەڵێک بەبێ ئیرادەی خۆیان و بەبیویستی خۆیان بوون بە کۆیلە بتپەرستی لەو کاتەیە هەبووە ئێستا جۆرێکی تر لە بتپەرستی هەیە شەخصپەرستی هەیە کەسپەرستی هەیە ینی کەسایەتیەکانیان هێناوەتە پێش ئاستی خوا و پێغەمبەری خواشەوە صلی الله علیه وسلم یعنی هەموو ئەو دەردوو بەڵایانەی هەموو ئەو کێشانەی کە لە کۆمەڵگەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم هەبووە ئێستا بە زیاد و بە چەند قاتەوە هەبووە نامرۆڤایەتی هەبوو کوشتن هەبووە بڕین هەبووە ئێستا بە شێوازێکی مۆدرنانەتر بە پێشکەوتوانەتر بە ناوی پێشکەوتنەوە مەثەڵەن وڵاتێک زوڵم لە وڵاتێکی ترەکە ئەبین ئەو کاولکاری لەم وڵاتانی دراوسی ئێمە هەیە بەداخەوە لە هیچ شوێنێک لە هیچ سەردەمێکان نەبوو لە زوودا کەواتە ئەو وڵاتانی تریش کە دێن ئەمانە کاولەکەن بە حساب خۆیان بە خاوەنی مافی مرۆڤ و خۆیان بە خاوەنی داهاتپەروەری ئەزانن بەڵام دێن وڵاتێک مافیان پێشێلەکەن ستەمیان لێکەن ئاوارەیانەکەن جیاوازی چینایەتیان بۆ دروستەکەن کێشەی تائیفیان بۆ دروستەکەن کەواتە هەموو ئەو وەحشیگەریانی کە هەبووە لە زووە هەموو ئەو خراپەکاریانی کە هەبووە لە ئێستا جارێکی تر نوێ بۆتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چارەسەری بۆ ئەمانە دانا و هەر چارەسەرەکانی ئەویش ئەتوانێت جارێکی تر ئەم کۆمەڵگانی ئێمە ڕاستکاتەوە یعنی کەسێ ینی وا ئەبینم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چۆن کەسێکی تین و زۆر تینویەتی پێویستی بە ئاوە پێغەمبەری خوا ئاوایە ئەگەر تۆ کاربەدەستێکی ئەتەوێ بە شێوازێکی دادگرانە کاربەدەستی و دادپەروەربی چۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بخوێنەرەوە دەرسەکانی لێوەرگە باوکێکی کێشەت هەیە لە پەروەردەکردنی مناڵەکەتە وەرە ژیان و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بخوێنەرەوانێ کۆمەڵگاکەت نەقس و کەم و کوڕی تایە ئەتەوێ چارەسەری بکەی ئەوەی بۆ دەسەڵاتێکی کە خۆت هەتە وەرە جارێکی تر سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەرەوە صلی الله علیه و سلم کەواتە پێویستی ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو پێویستی نەخۆش وایە بۆ دەرمان وەکو پێویستی وتمان تین وایە بۆ ئاو وەکو پێویستی کەسێکی محتاج وایە بۆ سەرۆت و سامان یعنی هەرچی لەبارەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڵێ کەمە ئەو هات ئەم کێشانەی کۆمەڵگەی خۆی ڕاست کردەوە کە ئافرەت کەسێکی ئاساییە ئافرەت وەکو پیا و مافی هەیە ئەنجا هەر قسە نەبوو خۆی کێشەی کۆمەڵگەی ئێمە قسەیەکی ئیمامی عەلی هەیە زۆر جوانە بەلامەوە حەزم کرد لێرە باسی کەم ڕزای خوای لێبێ حسەینی کوڕ ڕزای خوایان لێبێ جارێک لێ پرسێڵەی بابە حەزەکەم پێم بڵێ ڕۆشنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بۆ یاخود گرنگی بەچی داوە لە ژیانی خۆیدا کۆمەڵەشتی زۆر باسەکە بەڵام لە دواییە سێشت باسەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سێشتی زۆر ڕق لێ بۆ خۆی منع نفسه من ثلاثة أشياء یەکەمیان الرياء يعني ڕقی لە ڕووپامایی بۆ ڕقی لەوە بۆ شت لەبەر خەڵک بکە ینی قەت لەبەرەوە یەکێ لەو شتانەی کە لە کۆمەڵگەکانی ئێمە بەداخەوە پێوەی ئەناڵێنێ لەبەرەوەی خواپەرستی و ئەو ئیمانداری و باوەڕە زووە نەماوە کە ئینسان لەبەر خوا شتەکان بکە سیرەکەی کەسەکان لەبەر خاتری خەڵک یاخود بۆ ڕووپاماییکەن کەسانی ئاسایی لە ڕووپامایی بۆ گەورەکانەکەن ئەمە یەکێ لەو سیفەتانە بۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری ڕقلەی بۆ خۆی ڕێگری کردووە لە خۆی کە ئەو شتێکیا بێت دووهەمیان ئەلیکثار قسە زۆرکردن یاخود بڵێ منەتکردن یعنی عائشە ڕزای خوای لێ بێگەڕێتەوە فەرمێ ئەگەر بەهاتیایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە قسەیە کرد قسەکانی بەدەست دەژمێران یعنی وشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەکە بە خەڵکی وت بە پەنجەی دەستە ژمێران بەڵام چ کۆمەڵگەیەکی دروست کرد ئەخە ئێمە ئێستا کۆمەڵگەی خۆمان بە نمونە وەرگرین کێشەی قسە زۆرکردنمانەیە یعنی ئێستا باسی پێغەمبەری خواکەین صلی الله علیه و سلم کاتێکی زۆر قسەی لەسەرەکەین بەڵام چەندێک ڕەنگی یاوەتەوە لە ژیانی خۆمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نصیحەتی خەڵکی کردووە کە ئەفەرمێ خەیڕکم لأهله وأنا خەیڕکم لأهلی خۆ قسەکردنەکە مهم نییە لە ناو ماڵەکەیە چۆن بۆ ئەبێ خێزانەکەی بۆ مان بگێڕێتەوە کە فەرمێ چۆن مامەڵە لەگەڵ مناڵا بکەی یاخود ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا يا كاتك باوجك بمنال ما شكا اقرعي كري حابس كيك للصحابه كان بيغمر خاصه والله من وند من عالم هبول جورج بون تاع سريكي ماشي كان من كذا فيلم لا يرحم لا يرحم بعملي اماني رنگ دعوت ولا جانيا لمزقوتا شلون معاملي كرد ولا قلها ولا كانيا كاتك كسك هات ولي ترساوه يعني دشتكيك ها ولا بيغمر خاصه وسلم لي ترسا بيغمر خاصه وسلم
باسی قائیدەکەی نمونەیەکی بۆ قیادەیەکەی چۆن بووە لەگەڵەوە کە کەسایەتیەک بۆ هەیبەتێک و سامێکی تەواوی هەبووە سەحابەکان ئەڵێن شەرممان کرد ڕوومان نەبووە سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مناڵی و لەگەڵ یابوون ئەڵێ ڕوومان نەبووە بە تێرچاوی خۆمان سەیری پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم کەچی کاتێک کە مناڵێک دێ چۆن مامەڵی لەگەڵاکە ئەم دەشتەکیە دێ ئەترسێ کە پێغەمبەری خوا بینێ ئەلەرزێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی دڵی باتەوە ئەڵێ مەترسە تۆ لە چیە ترسی من کوڕی ئافرەتێکم وەختی خۆی قەدیدی خوارد قەدید چیە گۆشتی وشکراوە لەبەر هەتاوە یعنی ئابەم شێوازە خۆی تەواضع یعنی کەسایەتێک لەو پلەپایە و گەورەیەدا بەڵام لە قیمەی تەواضع و لە قیمەی خۆ بەکەم زانی نابووە قسەی زۆر نەکردووە بەڵام کردەوەی زۆر بووە و منەتی بەسەر خەڵکان نەکردووە ئەخە منەتکردنە کە خوای گەورە وەسفەکە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى هەر کارێکی چاکە بۆ هەر کەسێک بکەی کەیاتەوە بەڕوویە خێرەکەی نامێنێ پاشان سێمیان ئەڵێ التدخل فيما لا يعنيك يعني ئەوەش یەکێکی تر لە گرفتەکانی کۆمەڵگەی ئێمە کە پێ ناڵێنێ یعنی تۆ پرسیاری ئەوت کرد کە ئایا چۆن لەم ڕۆژگارەدا ئێمە ئیستیفادە لەم دەرسانە بکەین ئێستا ئەم تەکنۆلۆژیای دروست بۆ مۆبایل بۆ نمونە یاخود ئەم ئەنتەرنێتەی کە هەیە بۆ خزمەتی کۆمەڵگەی مرۆڤایەتی دروست کراوە بۆ ئەوە نەکراوە من بێم مراقبەی جەنابەت کەم خەریکی چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من حسن اسلام المرء تركه ما لا يعنيه کاتێک من سەلام لە تۆ ئەوکەم خوا حافیزم لێ کردی شەرعەن دروست نییە من ئاور بەم و بزانم تۆ بۆ کوێ ئەڕۆی دەی مراقبەکردنی مۆبایلەکەی تۆش هەر دروست نییە کۆ خۆت لە وێنی مۆبایلەکە سیرکەم دروست نییە کۆمەڵگەیەکی دروست کردووە هەست بە مراقبەی خوایی بکە نەک هەست بە مراقبەی مرۆڤەکان بکە بۆیە باوکێک کاتێک مناڵەکەی هەستەکە زۆر مراقبە و چاودێری لەسەرەکە مناڵە حەزی لە توغیان و دەرپەڕینە بەڵام ئەگەر باوکەکە مناڵەکەی وا فێر کرد چاوپۆشی لێ کرد یا پێی ود ڕۆڵە من خوا ئاگای لێتە من ئاگاشم لێ نەبێ خوا ئاگای لێتە فێری مراقبەی خوایی کرد ئەو کاتە پێویست ناکە بیترسێنێ یاخود لی تووڕەبێ هەر کارێکی تر بکە کەواتە هەموو ئەو دەرسانێ هەر ئەتوانم بڵم لە لەدایکبوونی مناڵ لە یەکەم ڕۆژیەوە هەتاوەکو وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ هەموو ئەمانە قودوەی و پێشەنگیە پێمانەڵێ چۆن مامەڵی لەگەڵا بکەین یاخود چۆن لەگەڵ یا هەڵسوکەوت بکەین خۆشمانەزانی کۆمەڵگە لە خێزان پێک هاتووە لە مرۆڤەکان پێک هاتون دواترەوە ئەو مرۆڤانن کە ڕابەرایەتی کۆمەلگا و مرۆڤایەتیەکەن هەموو دروستکراوەکانی تر لە بەردەستی مرۆڤەکانایە زۆر باشە دکتۆر بۆچی پێویستە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەینە قودوە و پێشەنگ واتە ئایا لەم سەردەمەدا لەوە چێ لە ڕووی نووسین و قسە زۆرکردن و فەلسەفە و نازانم کۆمەڵناسی و دەروونزانی و خەڵکێکمانە بێ بە شەهادە بڕوانامە زۆر لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێشتر بێ واتە دەوڵەمەندترە کەشخەترە سەیارە و وێلای جوانتری هەیە باخوی ڕازاوی هەیە بۆچی ئێمە پێویستە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەینە پێشەنگ ئایا خەڵکی تر هەیە کەوا ئێمە بیکەینە پێشەنگ دڵسۆزێک بێ وەکوڵێ خۆشەویستێک بێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵاهی جا ئەو بابەتە ینی وەکو ئەو بە جۆرێکی تر بڵین ئەگەر هەر کەسێک وەرگرین هەر لە خۆمان و دەست پێ بکەین ئێمە ژیانی خۆمان سیرکەین ئەبینین کەم و کوڕیمان زۆرە ئەگەر لە بوارێکی شا پێشەنگ بین ئەگەر بڕوانامەیەکیشت هەبێ یا هەر شتێکی تر هەبێ خۆ دنیاە کەم و کوڕیت هەیە ئایا تا چەندێک من توانیمە وەکو پێغەمبەری خوا بم صلی الله علیه و سلم وەکو باوکێک چەندێک توانیمە وەکو کوڕێک بۆ باوکی خۆی وەکو پێغەمبەری خوا بم صلی الله علیه و سلم یا بۆ گەورەکانی خۆی یا وەکو باوە گەورەیەک چۆن بووم بۆ یا ئەگەر کەسێکی بەتەمەن بۆ باوە گەورەیە کە چۆنە لەگەڵ مناڵەکانیە لەبەرەوە وەکو عەرزم کردی ئێمە زۆر کەسمان هەیە قسەمان زۆر پێ قسەمان زۆرە بەڵام لە کردەوەکانمانە ڕەنگی نایەوەتەوە زۆر جا دەبینی زۆر کەسێ باسی مافی ئافرەت دەکات بەڵام خۆی لە پێش هەموو کەسەوە مافی ئافرەتی پێشێل کردووە زۆر ئافرەت هەیە باسی مافی ئافرەت دەکات بەڵام خۆی لە پێش هەمویان و دوای پێشێلیەکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەمەلی ئەم شتانەی بە خەڵک فێر کردووە نەهاتوو قسە زۆر بکات وەکو عەرزم کردی یعنی ئەگەر بەسەر هاتوو نمونە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بگەڕینەوە تەواو نابێ بەڵام هەر نمونەیەک وەرگرین لە مامەڵەکردنی لەگەڵ مناڵە بۆ نمونە چۆن بووە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت مناڵی لە خۆی دوور نەخستەوە لە مەجلیسە گەورەکانە عادەتەن ئەوانەی کە زۆر دیعای گەورەی ژەکەنەوەانە پێیان عیبە مناڵێک لەو مەجلیسەیە ببێ و یاخود مامەڵەیەکی ئاسایی لەگەڵا بکەن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەجلیسی گەورەکانە بانگی مناڵێکا و بەدەستی خۆی پۆشاکێکی بۆ لەبەرەکە مناڵێکی کچی بچکۆلە دوای ئەم کچە چکۆلەیە دەزەخاتە پشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاری بە پشتی پێغەمبەری خواکە مۆری پێغەمبەرایەتی باوکیش ئەشڵەژێ ئەوێ مناڵەکەی دوورخاتەوە من لی گەڕێ بە یارێکی خۆی تەواوکە حەسەن و حوسێن کە کچە زای خۆی بوون ئەیان خات لە نوێژا لەگەڵ خۆیانیان با بۆ مزگەوت جارێک ئەیان بینێ لە ناو مزگەوت تا قسە بۆ خەڵکی کاخر ناڵم قسە بۆ خەڵکین جاریە پێم عیبە لە بەرنامەیەکا بێگە مناڵە بکەی خۆت یەک نادێ ئەمە گوێی نادێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر مینبەرە
ئەبینەوە حەسەن و حوسێن کە کچەزانی ئەکەون بە عەرزا لە بچووکن جارە هاتوونەتە ناو مزگەوتەکەەوە لەسەر مینبەرەکە دابەزێکی هەڵیانەگرێت لەگەڵ خۆیان هێنێت سەر مینبەرەکە لە نوێژاکە یەکێکە لە ئەرکانی ئیسلام ئێمە پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم یەکێک لە پێشەنگیەکانی لە عیبادەتە بەڵام خۆی فێرمانەکە عیبادەت ئەوە نییە کە ئێمە خۆمان وا پیشان بدەین کە زۆر خوشوعمان هەیە خوشوع بریتیە لەوەی کە لە دڵایە وەکو ئیمامی عومەر دەڵێ بۆیە کاتێک کە نوێژی کردووە لە کاتی نوێژەکە حەسەنی کوڕی ئیمامی عەلی چێتە سەر ملی پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم نوێژەکەی خێرا ناکا کێمان لە مزگەوتەکانە ئاوا مەمەڵە لەگەڵ مناڵاکەین کێمان لە مەجلیسەکانە یاخود بڵین لە کۆڕەکانە ئاوا مامەڵە لەگەڵ مناڵاکەین ئامادەین ئەوەندە بۆ مناڵێک دابینەوە یاخود هەر کوڕنا کچیش پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم کچە زای خۆی ئومامە کچی زەینەبە کاتێک کە باوکی وەفاتەکە ڕۆژێک لەگەڵ خۆی ئەیبا بۆ مزگەوت ئەوەندە مناڵ بۆ گریاوە کە دایناوە بۆیە لە نوێژەکە فەرمووی کاتێک کە ئەچووە ڕوکوع و سوجدە هەڵیەگرت داینا لە ڕوکوع و سوجدەکە کە هەڵەستایەوە هەڵیەگرتەوە خستەوە باوەشی لە نوێژی فەرزە لە ئیمامەتە بۆیە ئێمە ئەبێ جارێکی تر بە خۆمان نابچینەوە وەکو مسلمانان پێش ئەوانەی کە پێش دوژمنەکانی ئیسلام یعنی ئێمەی مسلمان تا چەندێک ڕەنگی یاوەتەوە لە ژیانمانە ڕەنگی نایەوەتەوە قسە زۆرەکەین وەکو وتم یعنی ئێمە ئێستا باسی مافی مناڵەکەین وەکو گەنج مامەڵەی لەگەڵ گەنجا چۆن بووە کابرا هاتووە بە هەڵەشەیی و بە گەنجەتی و بە هەرزەکاری ئەڵێ پێغەمبەری خوا ڕێگەم بە زینا بکەم چۆن مامەڵەی لەگەڵ کەسێکی ئاوایە کردوێت خواکێ لە ئێمە قبوڵەکە ئاوا کەسێ بێتە بەردەمی و نەرمونیان بێ لەگەڵی بۆیە يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا سەحابەکان زۆر جار لەم هەڵوێستانە تووڕە بوون پیاوێک دێتە مزگەوت میزەکە تووڕە بوون لەم هەڵوێستانە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە ئارامی و زۆر بە لەسەرخۆیی مامەڵەی لەگەڵاکە جا ئەو کەسەی کە هاتە مزگەوت و میزی کرد ئەڵێ دەموچای خۆی دەموچاوی خەڵک دیارە هەمووی مۆڕەی لێکاوانە زۆر شڵەژا دوای پێغەمبەری خوا فەرمی لێگەڕن با ئیشەکەی تەواو کات دوای فەرمی مزگەوت شوێنی ئەوە نییە ئاو بکەن بە شوێنەکە و کاتە مزگەوت لە چەو بۆ ئاوەکەی ڕۆژۆتە خوارەوە پاک بۆتەوە فەرمی دوای کە ڕۆژتە دەروانە دوعای کرد اللهم ارحمني ومحمد ولا ترحم معنا أحدا يعني خوا بەس ڕەحم بە من و محەممەد کە خۆ خەڵکە خەریب بوون خۆن ینی بەم شێوازە هەستیان بە سۆز و بەزەی پێغەمبەری خوا کردەوە بۆ بە دەرسێ لە ژیانیانە خۆشەویستترین کەس لەلایەن پێغەمبەری خوا بۆ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم من لام وایە ئەگەر کەسێک پێغەمبەری خوا لای پێشەنگ نەبێت کێشەکە لە خۆیەتی چونکە تا ئێستا پێغەمبەری نەناسیەوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئێمە زۆرێک لە ئێمە گەنجانمان زۆر جار من لە جامیعە و لە شوێنە گشتەکانە ئەندوێنم چەند کتێب بخوێنەوە تو جاری وایڵێ ئەگەر ئەوانەی خوێندەوارن بەداخەوەڵم کۆمەڵگەی خوێندەواریش کەمە بەڵام ئەوەی کە ئەخوێنێتەوە پێی بڵێ چەند کتێب بخوێنێتەوە لەوانێ باس بڵێ 20 کتێب 30 کتێب ژمارەیەک بڵێ بەڵام ئەگەر پێی بڵێ چەند کتێب لەو کتێبانە ئادی ناوی کتێبەکانم پێ بڵێ باسی کەسایەتێکی بۆ کە یاداشتەکانی جیمی کارتەر و فڵان و فیسار ئەی بڵێ تۆ پێ دەوترێ موسڵمان تخوا ژیانی پێغەمبەری خوا خوێنێتەوە صلی الله علیه وسلم تخوا سەیری ئەو کەسایەتیانە بکەی بە ژیانی بەقەد ڕوبعێکی پێغەمبەری خوا کەسایەتی بوون بۆیە بینی جاری وایە کەسێک یاریزانە لای مقدسە بۆ لەبەرەوەی هەر لە مناڵیەوە شەیدای ئەم مناڵ ئەم یاریزانەیە هەر لە مناڵی لەسەری خوێنێتەوە بۆیە زۆر خۆشەویستە لەلایە بەڵام کێشەکە وەکو وتم لە هەمومانەوە کۆمەڵگەی ئێمە لە باوکان و دایکان و دەست پێ بکەین خۆشەویستی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم وەکو پێویست نەچاندووە بۆیە وەکو دەرسیش ئیستیفادەمان لێ نەکردووە ئەبێ ئێمە لە مناڵیەوە فێریان بکەین کە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیراسە بکەین خۆمان ئەم بۆنە و یادانە هەمووی بکەین بە مناسبە بۆ یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مانگی مەولیدا نا لەسەر جەممانگەکانە وەرە دەرسەکانی ژیانی پێغەمبەری خوا هەر جارێ لە شەوانە مناڵ حەزی لە چیرۆک گێڕانەوە هەر جارێک چیرۆکێک لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ مناڵەکەت گێڕۆ باسی لە مامەڵە و ڕەحمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر مناڵ بەرامبەر ئاژەڵ تۆ یعنی باسی مافی هەر شتێکی باسی مافی مرۆڤکە یعنی کە باسی مافی مرۆڤەکەی ئەبینی ئەم پیاوە کەسێک بریندار بۆ هاتو چارەسەری برینەکەی کردووە کەسێک تووشی یەئس بۆ بێ ئومێدی بووە لە ژیانە لە بێ ئومێدەکەی دەرهێناوە تاوانێکی ئەنجام داوە لەسەری سوک کردووە بەتونی لەگەڵیان نەجوڵاوەتەوە هەوڵی داوە کەسەکە تەوبە بکە هەڵی کردو لە هەڵەکەی چاوپۆشی کردووە کاتێک ئەوانەی کە شەڕیان لەگەڵە کردو و دژایەتیان نەکردو هەوڵی کوشتنیانەدا کاتێک ئەم دەسەڵاتی بوو چی کرد سەوکو سەرکردەیەکی نمونەیی وتی بڕۆن ئازاد بن هەموو ئەو کەسانی کە زوڵم و ستەمیان بەرامبەرە کرد بۆیە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێوێنێ وەخوای گەورە تەئکید دەکاتەوە لەسەر پێشەنگێتی ئەو وە گرینگە ئێمە بە فیعلی وتم وای لێ بکەین لە ژیانمانە ڕەنگ بدات و هەر قسە زۆر باشە دکتۆر بێگومان کۆمەڵێک کەسایەتیان من نامێ ناوەکانیان بێنم هیوامان هەیە لە هەژار دۆستیە پێشەنگێکی زۆر باشە و کاریشی کردووە لە کۆمەلگا هەیە لە مەسەلەی مافیافرێتە هەیە لە مەسەلەی ئاژەڵ دۆستیە هەیە لە پەروەردەی مناڵە لەو بوارەی خۆیان زۆر پێشەنگ بووە بەڵام سەرنجام ئەگونجێ لە شوێنەکانی ترا پەنچەر بوو بێ بەڵام ئەو خاڵە جەوهەریانە چین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پێشەنگێ جیا ئەکاتەوە لە تەواوی ئەو فەیلسوف و بیریار و کەسە پەروەرشکارانەی کە لە کۆمەڵگەدا هەم لە کۆن هەم لە ئێستا هەمان و
هەموو ینی کۆمەڵگەی مرۆڤایەتی پێیان ئاشنان کامانن ئەو خاڵە جەوهریانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوانی دیکە جیا دەکاتەوە. بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێدا دیارە ئەم بەهرەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەیە بۆ لەگەڵەوەی کە کەسایەتی خۆی هەر لە مناڵی و کەسێکی هەڵکەوتوو بووە دوجار چی وای لێ کردووە کە ئەو کەسایەتیە نمونەیە بێ لە هەموو بارێکا پێشنگ بێ خوای گەورە بۆ خۆی ئەم ڕێنمایی کردووە ئەم ڕێنیشاندەریەی کردووە بەڵام خۆشی ئەم تاقە و زانەی تیا بووە. خوای گەورە فەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك باسی وەکە کە ئەگەر ئەو سۆز و ڕەحمە لە دڵتانە بووە خەڵک لە دەور نەیەمانەوە لەبەر باسی دەرسێکی پەروەردەیمان بووە کە ئەم پێغەمبەر ئەوەندە بە ڕەحم و بەسۆز بووە مامۆستا و پەروەردەکارە بێ لە پێش هەموو شتێکەوە بە ڕەحم و بەسۆز بێ بەڵام کە مەشغوڵی لایەنێک بووە لایەنەکانی تری ئیهمال نەکردووە یعنی بە شێوازێک بڵین ئەگەر سەیری ناوماڵی بکەین لەمان ناوماڵیەوە دەست بکەین بۆی بڕۆینەوە بۆ شتەکانی تری کە لە ناو ماڵا بووە عائیشە فەرمێ كان في حاجة أهله إلى أن يؤذن المؤذن کەواتە هەم پرستشەکانی ئیهمال نەکردووە هەم ناوماڵەکە ئیهمال نەکردووە هەتا لە ماڵ بووە خەریکی بێئیشی نەبووە خۆی بە شتی بێئیشەوە سەرقاڵکە یان ڕێزم هەیە هەندێک کەسایەتی لای وایە بێ پاڵباتەوە خەڵک خزمەتی بکە نەخێر خۆی بە جلەکانی خۆی خزمەتی خۆی کردووە قەت داواکاری لە خەڵک زۆر نەبووە ئەنەسی کوڕی مالیکی گەڕێتەوە فەرمێت 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم وەکو مناڵێک سێریە مناڵە یعنی ئێمە هەر یەکێک لە ئێمە کە کوڕەکانمان یان مناڵەکانمان کە ڕوح و گیانمان و لە خۆمان خۆشترمانوێن هەموو کاتێک وانین بووان بەڵام ئەنەس کە کوڕی خۆشی نەبووە کەسێک بووە لە مناڵیەوە خستوانێتە بەردەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خزمەتی بکاو لە بەردەستیا گەورە بێ ئەنەس لە 10 ساڵیە لە خزمەتیا بوو 10 ساڵیش لە خزمەتیا بوو کەواتە 20 ساڵ بوو تا 20 ساڵ ئەڵێ لە ژیانمان ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی لێ بەعیب نەگرتم نەیوت بۆ واد نەکرد بۆ وات کرد یعنی ئەم دەرسە پەروەردەیە سیرکە یعنی ئێمە تا چەند توانیمانە بە مناڵەکەی خۆمان ئەم دەرسە فێرکەین کە بابە پێی مەڵێ وامەکە هەوڵ بدە ڕێنیشاندەری شتە چاکەکەی بۆ بدۆزەرەوانی مەشغوڵی کە بەشتی باشەوە یعنی ئێمە زۆر جار مناڵ ئەڵێن گیمان خوارە بەدەستی بە گوێمان ناکە بەڵام خۆمان ئوسلوبە پەروەردەیەکەی نازانین هەر ئەو دەرسە پەروەردانەی لە علم النەفس بازەکرێ لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بازەکرێ بڕۆ لە نمونەکانی لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیریکە یعنی بەبێ ئەوەی بە خەڵک بڵێ بە عەمەلی کردوێتی ئەم نەیوتوە ئەمە خاڵەکانی 1 2 3 4 بیژمێرن و بیکەن نەخێر خۆی بە عەمەلی وان ماڵی دوایە فەرمێ خۆجاری وا من لە قسەشی دەرەچووم ئەڵێ من سوێنم خوارۆ جاریوتم ئەو کاری تۆ ناکەم بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بینیومێتەوە دەستێکی بەسەرمان هێناوە یعنی ئەڵێم زانیوە سەت و ڕابێ ها ئێستا مناڵێک کاتێک هەڵەیەکە دەستی بەسەرمان هێناوە پێیوتم ها چووی بۆ کارەکە یان نەچووی ئابەم شێوازە مامەڵی لەگەڵ کردو لە ناو ماڵەکە خزمەتی یارمەتی و هاوکاری خێزانەکانی کردووە تا چەند ئێمە لە ماڵاوین ئێمە بۆ نمونە کە محاضەرێکمان هەیە یاخود کە دەرسێکمان هەیە کە بەرنامەیەکمان هەیە لەوانە لە ماڵەوە مناڵەکە قسە لەگەڵ ئاکاڵی دەرهاچوو جارێ مەشغوڵم ئیشم هەیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مناڵەکەی ئیهمال نەکردووە لەو دقەیەشە نازی مناڵەکەشی گرتووە لە نوێژە کە ئەساسیترین عیبادەتە مناڵەکەی ئیهمال نەکردووە لەسەر ملی بووە فەرمێ سەحابەکان لێ پرسی بۆ درێن کەوتی ئەڵێ وەڵا ویستم مناڵەکە ئیسراحەتی خۆی وەرگرێت دواتر کە چێتە مزگەوت خەریکی عیبادەتی خۆی بێت لە پەرستشان نمونە بووە عایشە فەرمێ شەوان ئیزنی لە من وەرەگرت ئەی فەرموو ئیزنم بدە با من ئەم شەو عیبادەت بکەم چونکە ئافرەتان حەقی هەیە بەسەری مێردەکەیەوە کەواتە ئافرەت مافیەوەی هەیە بڵێ بە مێردەکەی بڵێ تۆ بێ لەگەڵ من نابی خەریکی عیبادەتی سونەت مەبە کاکە خەریکی سونەت مەبە ئیش من گرنگترم لە سونەت ئەگەر داوای لێ کرد بۆیە فەرمێ ئیزنی لێ وەرگرت کە ئیزنی لێ وەرگرت ڕێگەیدا فەرمێ دەستی کرد بوو بە عیبادەت بینیم فرمێسکە هاتە خوارەوە بە چاویا گیانی تەڕ بوو ڕیشی مبارەکی تەڕ بوو تاوای لێ هات من بوتم ئەی پێغەمبەری خوا تۆ بۆ وا لە خۆ دەکەی لە کاتێکە خوای گەورە لە قد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەلا ئەکون عەبدًا شەکورا فەرمی ئەم شەو ئاەتی بۆم دابەزیەوە ئەوەندە گریا فەرمی ئەگەر ئەم ئاەتە دابەزیەوە ئەگەر هەر کەسە بیری لێ نەکاتەوە واوەیلا بەسەری یاکو بڵێ خاک بەسەری إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب فەرمی ئەم ئاەتە ئەوەندە گریانوێتی کەواتە بۆ عیبادەتەکەی بەو شێوازە بوو کە چۆتە ناو کۆمەڵگەوە گەنجێکی ئیهمال نەکردووە گەنجێکی ناشرینی بێزراو لە کۆمەڵگەیە گەنجێکە گەڕێتەوانی ئەڵێ ناوی زاهیری کوڕی حەربە گەنجێکی کورت و ناشرین بووە ئەمە نمونەیەک بۆی کە بزانین لەگەڵ گەنجانە لەگەڵ کۆمەڵگایە چۆن بووە کە عادەتەن ئەو کەسانی لای ئێمە بچووک بن یاخود پێگەیەکی کۆمەڵایەتیان نەبێ خەڵک زۆر ئیهتیمامیان پێ نادا وتارە دەی کەسێکی ئاسایی و نەخۆشە بێتە بەردەست زۆر گرنگی پێ نادێ ئەم گەنجە قسە خۆش بووە بەڵام ئەڵێ جارێکیان چوو بوو شتێکی لە بازار کڕی بوو وتی پێغەمبەری خوا من بۆ هێناوی بەهەدیە ئەڵێ پێغەمبەری خوا سەڵم چاکە وتی پێم جوانە لەبەری کرد وەکو بڵێ عەبایەک بوو یا شتێ دوای کابرای هاو داوای نرخەکەی لێ کرد وتی ئەمە چییە تو من ئەم کەسی پێ نەفرۆشم ئەڵێ ئەم عەبایی من بووە و تۆ لێت کڕیوم گەنجەکە ماکەڵەوە چی کرد ئەڵێ وەڵای پێغەمبەری خوا ئەم عەبایەم پێ جوان بوو ویستم تۆ لەبەریکەی بەڵام پارەکەشی منی خۆشە پارەکەی بە پێغەمبەری خوا سەڵم پێکەنی دوایە فەرمێ ڕۆژێک
پێغەمبەری خواستن بەناو بازارە ڕشتەوە بۆ جەزای ئەوە ینی کەم شتە خۆشە ڕوویاوە نەبووی تر کەسەکە ئیمالکە یاخود بێزی لێ کاتەوە کەمادەم ئەو زوڵمێکی لێکردو یا فێڵێکی لێکردو فەرمێ ڕۆژە لە بازار بینی پێغەمبەری خواستن شتێ فرۆشت ئەو سەحابیە شتێ فرۆشت ئەو گەنجە فەرمێ لە دووە باوەشی پیا کرد تونگرتی وتی کێ ئەم عەبدەم لێ کڕێ ینی پێغەمبەری خواستن سوحبەتێکی لەگەڵا کرد کێ ئەم بەندەیەم لێ کڕێ گەنجەکەش وتی پێغەمبەری خوا وەڵا هیچ دەست ناکەوێت چونکە من ناشرین و بێزراوم کەس سەیری من ناکە پێغەمبەری خواستن فەرمی لاکینەکە عیند اللهی غالی فەرمی تۆ لای خوای گەورە بە قیمەتی ئاوا ڕێزی لە گەنجێکی کە هەستی بە کەمی خۆی کردووە لە کۆمەڵگایە گرتووە خاوەن پێداویستی تایبەت یا بە نوعێک لە نەوعەکان لەبەر چاوی خەڵکا کەم بوو بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەبەرەوە وەکو عەرزم کردی تەئەسی یاخود کە ئێماڵین پێشەنگەکان زۆرن یا ئەوانی ناوێن بنێ پێشەنگ زۆرن ئەبینین جاری وایە تەزەیونی بۆ کرێ کەسەکە جوانە کرێ بەڵام ئەگەر سەیری ژیانی کۆمەڵایەتی ئێستا زۆر جار خەڵکی ئێمە معجەبە بە ئەکتەرەکان ینی ئەکتەرێک هەیە بینێ لە فلیما بۆن من لە فلیمەکان سەیرەکە کەسێکی نمونەیە لەگەڵ هاوسەرەکەیە و جا لە باسی ڕۆڵی فلیمەکان لە کۆنگرەیەکە باسی ئەوە بوو کە ئەم فلیمانە چەندێک کاریگەری خراپی هەیە لەسەر کۆمەڵگا ئەم گەنجە پیشانە مەسەن چەند لەگەڵ خێزانەکەی باشە گوڵی بۆ باتەوە ڕێزی لێ ئەگرێ و چەند ئیحتیمام بە خێزانەکەیدا کە لەبیر لە ژانی خۆی کاتەوە باشە بۆ مێردەکەی منوانیە دوایی ئەبێ بە کێشەوەی بەڵام سەیرەکە ئەگەر بێ سەیری ئەم ئەکتەرە بکاوەکو حەقیقەتەکەی خۆی بینێ لە ژیانی کۆمەڵایەتی خۆیان هەموو ژانی فەشەلە سێ جار هاوسەرگیری کردو لە هەر سێ جارەکانە خێزانەکەی تەلاقاو نەیتوانێت لەگەڵی بژی کەواتە ئەمە ڕاز نییە ئەمەی کە لە پیشانی خەڵکە درێ زۆر جار وەکو عەرزم کردی زۆر کەسێ بەڕیاوە پیشانە درێ پێشەنگی خەڵکە وەکو وا جوان پیشانە درێ پیشانی خەڵک پێشەنگە یاخود زۆر قساکە بە قسەکانی خەڵک تێکەوتووە یاخود زۆر تەدەخل لە ژیانی دکتۆر بۆ نمونە ئەم هاوڵەی کە بەجۆرە لە جۆرەکان ناشرین و کورتە باڵا بووە ئەنەسی کوڕی مالک زەیدی و کوڕی حارسە عایشە و خەدیجە و باقی هاوڵان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نێو ژینگەیەک بووە هەمووی موسڵمان و شوێنکەوتوی خۆی بوون ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خەڵکێکی بێباوەڕ تەنانەت بێباوەڕێکی شەڕکەر و محاربش کەوا دیل بووە یان بۆ نە کاتێک کە فەتحی مەکە ئەگەڕێتەوە کۆمەڵێ لە سەرانی قوڕەیش هێشتا ماون و لەسەر کوفری خۆیان بەردەوام ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن پێشەنگ بۆ بەرامبەر بە خەڵکێک کەوا دژایەتی کردووە و لەسەر دین و بەرنامە و شریعەتی ئەویش نەبوو و سوکایەتیشی پێکردوون بەسمەوەی زۆر جار لە کۆمەڵگەیە دەسەڵاتداران کاتێ دیلی سوپایەکی دیکە وڵاتێکی ترەکەوێتە دەستیان ئەوەی خوا پێی ناخۆش بێ بەرامبەریەکەن لێ ئەپرسن نهێنیە مخابراتەکانی لە دەرێن دوایش بە خراپترین شێوە ئەیکوژن ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر تەنها بە موسڵمان و مناڵی خۆی و شوێنکەوتانی خۆی و خێزانەکانی خۆی پێشەنگ و قدوە و دڵسۆز و خۆشەویست بۆیان بەرامبەر بە خەڵکی دەرەوەی ژینگە و شریعەت و ئاینەکەی خۆش بەڵێ ینی جارێ ئەگەر بینە سەر نمونونەکان زۆر بەڵام بە شێوازی خاڵ ئەگەر خاڵ باسی بکەین ئەڵین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیارە ئەم ڕێنمایانەی خوای گەورە کردوێتی وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنه کابرا هاتووی سوتی پێغەمبەری خوا بکوژێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی بۆ ئەوەش هاتووە بەڵام ڕەتفعلی ئەوەی نەبووە فەرمێتی کێ ڕێگری دەکات لەوەی کە من بکوژێتی فەرمێتی خوای گەورە دەستی نەیتوانێت چەکەکە بۆشێنێ دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیهانەی ئەم کەسەی نەکردووە یاخود نەیشکانەوەتەوە ئەوەندەی بەستیانێتەوە ویستیانە بعد دەرز وەرگرێ مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینێ موسڵمانان بینێ بزانێت چۆن عیبادەت دەکەن زاوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ بڕوا بووە زاوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مێردەکەی زەینەب بەڵام کاتێک کە زەینەب ئیمان هێنێ کچەکەی وا فێر نەکردووە کە ئەگەر مێردەکەت بەگوێی نەکردی یاخود ئەگەر مێردەکەت لێی جابەرەوە لەبەر من سەرکردەیەکم و یا مامەڵی لەگەڵامەکە فێری ینی پێش هەموو شتە لە ماڵە پەرودەیەکی جوانی مناڵەکانی خۆی کردووە ینی بۆ کۆمەڵگاکەی بەسوود بن ئێمە زۆر جار کەسایەتی وا بینین وڵاتێ بەڕێوە بەڵام لە ڕووی خێزانی و فاشیلە یان خێ لە ڕووی خێزانی و سەرکەوتووە بەڵام ناتوانێت ئیداری کۆمەڵگا بکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بۆ دەرەوە نەبووە بۆ ناو ماڵ لە پێش هەموو شتێ جارێ فەرمێتی لە پێش هەموو شتێکەوە ناو ماڵ و خێزانەکەی خۆتە بۆیە وەکو عەرزم کردی زاوای خۆی بێباوەڕ بووە بەڵام خێزانەکەی ئەو پەڕی ڕێزی لێگرتووە و تا ئەو کاتێک کە بەدی لەگیرێ لە جەنگا کە بەدی لەگیرێ لە جەنگا کچەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەوە ئەوێ شتێ بنێرێ بۆ فیدیەی یاخود بۆ فیدای مێردەکەی کە عەفو بکرێ لە بەرامبەریا ملوانکەیەکی دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وەختی خۆی یایەتی بە خەدیجەی خێزانی خەدیجە ژایەتی بە زەینەب ئەو ملوانکەیە ئەنێرێ بۆ فیداکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بینێتەوە فەرمێ کێ ئەڵێنەوەی فلانە کەسە کە مێردی زەینەبە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵی پڕە بێ و ئەیگرێ و ئەفەرمێ داوا لە سەحابەکانەکە باس لاز ڕاوێژە کە پشتی لە خۆ بڕیار نەداوە
پرسی پێکردوونە فەرمێ ئێوە ڕێگەمەدەن ئەم ملوانکەیە بگێڕینەوە بۆ خاوەنەکەی دوای کەینێتەوە بۆ زێنەبەڵە پێی بڵێ ئەم جارە ئەو دیارە بە نرخە لەلام با ئەوەندە بەکەم لە شتا سەرفی نەکا جامە بسم ئەبم شێوازە دوایی چاکەکردن لەگەڵ دیلاوەکو عەرزم کردی هیچ بێڕێزییان بەرامبەر نەکرا ئەو هەموو دیلە گیرا لە جەنگی بەدرا پێغەمبەری خواستم کۆمەڵی ڕێنماییکردن هەم دەرز بێ بۆ کۆمەلگا و هەم ئیسیفادەی لێ بکرێ هەر کەسێک دەگەنج فێری خوێنەواری بکە هەر کەسێ بتوانێت نووسین و خوێندنەوەیان فێرکە عەفوو ببێ یاخود ڕێزیان لێگرتن ئەو پڕی ڕێزیان لێگرتن تا ئەوەی فێر بن کە مسلمانان بۆ ئازاردانی خەڵکی نەهاتون بۆ ڕزگارکردنی کۆمەڵگەکان هاتون لەسەر و هەموو ئەمانەیە و پێغەمبەری خواستم کردسێتی بیچەسپێنێ بنەماکانی دادپەروەری بووە و جاکاری نەکردن بووە لە بینی خەڵکیدا یعنی بێباوەڕ بوو بێباوەڕ بوو بێ خۆی ئامادە بووە لەگەڵ کەسێکی یەهودیا کە شەڕی لەگەڵ کردو کۆمەڵگەیەکی دروست کرد جارە لە مەدینە هەموو چین و توێژەکانی تیا بوون ئێستا سەیری کۆمەڵگەکانی خۆمان بکەی ڕەنگدانەوەی ئەو کۆمەڵگەی پێغەمبەری خواستم زۆر جار ئەبینی وەڵاهی تا ئەم کێشانەی وڵاتان و گەورە کاربەدەستان بۆمان دروست ناکەن ئەبینین کە مسلمانان و دینەکانی تر بەیەکەوە ژیان بەبێ ئەوەی کەس کێشەی هەبێ لەگەڵیانە مسلمان دراوسێکەی مەسیحیە مسلمان دراوسێکەی جوولەکەی ڕێزیان لێ گرتووە مامەڵیان لەگەڵ کردووە ئەمە لە کێو فێربوون لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزکردنە فێربوون و ڕێزیان لێ تەنانەت سەردانی کردوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕێزی لە پەیمان و بەڵێن گرتووە قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیمان و بەڵێنی نەشکاندووە لەگەڵ هیچ بێباوەڕێکە هەتاوەکو بەرامبەرەکەی نیشکاند بێ و کاتێک کەسێک قسەی بۆ کردووە ئەو پڕی ئیهتیمام پێداوە لە بنەماکانی دادپەروەری ئەوەیە کە جیاوازی لە نێوان کە سوکاری خۆت و خەڵکان نەکەی یەکێک لە ئافرەتە ناودارەکانی قوڕەیش ئافرەتێکی مەخزومی بوو دزی کردبوو لەسەر دزیەکە گیرا بوو لەسەری چەسپا بوو بنەماڵەکەی پیان ناخۆش بوو کە کەسێک لەوان دەستی بڕێ ئەو عیبە بۆ بنەماڵەکەمان دروستە بێوانە بۆیە کێ بکەن بە تەکلیف و کار لای پێغەمبەری خوا یان ئوسامە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم با ئەو بنێرێنە فەرمێ کە ناردیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیان لە حەقی خوا تووڕە نەبوو بەڵام فەرمێ تووڕە بوو و ڕەنگی سوور هەڵگەڕاوە فەرمووی ئەوەی کە ئومەتانی پێش ئەوەی لە ناوبرد ئەوە بوو کە کاتێک کەسێکی بەڕێستیانە دزیە کرد و خراپەیە کرد وازیان لێنا بەڵام کەسی فەقیر و هەژار یاسایان بەسەرا چەسپان ئەوەی کە لە کۆمەڵگەکانی ئێمەش ئێستا بەدەستیەوە ناڵێنێ پاشانە فەرمێتی والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها کەواتە یاسا جاکاریتیان نەبووە بۆ خۆی لە پێش خەڵکەوە بووە بۆ خۆی پابەندی یاسا بووە لە پێش خەڵکیەوە بۆیە ئەو نمونە جوانی لە کۆمەڵگەی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محمود عەبدوڵڵا مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزت بۆ ئومێدیەوەی ئینشاءڵڵا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێتە پێشەنگێکی باش بۆ ئێمە و بۆ ژیانمان و بەرەو خواچوونیشمان زۆر سپاس بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ